إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن سيدنا وحبيبنا وإمامنا محمدًا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. عباد الله، أوصيكم أولا ونفسي بتقوى الله وطاعته ولزوم أوامره وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله في وفيكم وفي الخلق أجمعين. قال الله جلت كلمته: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، مسلمانانی بەڕێز ئیماندارانی خۆشەویست، وردە و پەیتا حاجە بەڕێزەکانمان کە ناویان دەرچووە لە بۆ ئەوەی ببن بە میوانی خوای گەورە لە ماڵی خوای گەورە لە ماڵە گەورەکە لە ئینە ئەوەلە بەیت لە یەکەمین ماڵ کە خوای گەورە دروستی کردووە بۆ ئەوەی خەڵک ڕووی تێ بکە، بۆ ئەوەی پێغەمبەران یەکەی پێغەمبەران بچن تەواف لە دەوری ئەو بەیتە بکەن، ئەو شوێنە بە پیرۆز ڕابگرن، تەعظیمی شەعائیری خوا بکەن، هەر یەکەیان نوێنەری میلەتی خۆیان بێ، بچی لەو شوێنە پیرۆزە تەواف بکە و سەفا و مەڕوا بکە و وردە بەرەو چیای عەرەفات بەڕێ بکەوێ و لەوێ بڵێ خودایەکیان ئەو میلەتە داماوە، ئەو ئومەتە گەورەیە بێشوانە، بێسەرپەرشتارە، مەغدورە، مەظلومە، لێ قەوماوە، ئیلاهەنا ڕەحمەمان پێ بکەی و لە هەموو شوێنەکان لە بەرزی نزمیەکانی سەر ئەو زەویە خەڵک ڕوو لەو شوێنە مبارەکە دەکا و لەو شوێنەش دوایی دەچن ڕەجمی شەیتان، دەستنە مەشعەری حەرام، دەستنە مزدەلیفە، دوایە دەچن ڕەجمی هەرسێ ڕەجمەکان دەکەن، دوایە وردە دەگەڕێنەوە بەیتی خوای گەورە تەواف دەکەنەوە و سەفا و مەڕوا دەکەن و سەری خۆیان پاک دەتراشن و هەروەها خۆیان خاوێن دەکەنەوە بەوەی دەبن بە حاجی، و حاجی بۆتە لەقەبێکی ئیمانی، دەبن بە پیاوێک کە دەبن بە ئافرەتانێک، دەبن بە مسلمانانێک کە ناوی حاجەتان دەکەوێتە سەر. ئەو لەقەبە ئیمانیە بۆتە لەقەبێک الحەمدولله ئەوەی ئەو لەقەبەی وەرگرت 1999 پوینت الحەمدولله دوور دەبێت لە خراپە، دوور دەبێت لە نوێژ نەکردن، دوور دەبێت لە تریاک و عەرەق و گوناهە گەورەکان. الحەمدولله ئەوەی ئەو لەقەبە جوانەی وەرگرت، دوور دەبێت لە فەقیری، وەک پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەوەی چەند جار حەج و عومرە بکە، ئەو ئینسانە نە گوناهی پێوە دەمینێ و ئەو ئینسانە لەقەبی فەقیرەتی لە کۆڵ دەبێتەوە، ئەبەد فەقیر نابێت. خوای گەورە لە قورئانی پیرۆزە فەرمی ولله على الناس، یعنی خدا جل جلاله کردوویەتی حەق و واجب لەسەر هەموو خەڵکی. یەکەم بڵێن ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأن محمد رسول الله، دووەم نوێژەکانیان بکەن، سێمین ڕۆژیەکانیان بگرن، سێمین زەکاتی ماڵی خوا بدەن، چوارەمین ساڵی ڕۆژێک بە ڕۆژی بن و پێنجەمینیشیان حەجی ماڵی خوای گەورە بکەن. ئەوە پێنجەمین حەقی خودایە لەسەر عەبدەکان. دەبێ ئەو واجبە جێبەجێ بکەن، من استطاع إليه سبيلا، ئەوەی بتوانی ئەو ڕێگا بگرێتە بەر، ئەوەی توانا و تااقەتی هەبێ، ئەوەی توانا و تااقەتیشی هەبێ و نەیکە و ئیمانی پێ نەبێ. ومن كفر، ئەوەی بڵێ باوەڕم پێ نییە فإن الله غني عن العالمين. خوا لە هەمووتان بێ منەت و دەوڵەمەندە، منەتی نە بە ئێوێ و نە بە ماڵی ئێوە و نە بە عیبادەتی و بە هیچ یەکێکی ئەوە نییە. کەستان زیاد نییە لە ئیسلام، ئەمما ئەو ئیسلامە منەتی بە هیچ کەسێک نییە، خدا منەتی بە هیچ کەسێک نییە. ئەوەی دەیکە ومن جاهد فإنما يجاهد لنفسه، ئەوەی هەر جوهدێک دەکا، حتا ڕوحی خۆی بە قوربانی ئەو ئیسلامە بکە، بۆ خۆی دەیکە. خدا منەتی پێ نییە، خدا دەوڵەمەندە جەل جەلاله، ئەمما خۆشی دەوێت ئەگەر ئەوی شەی بکە. یا ربی خدا خۆشت بێن بۆ خاتری عەظەمەت و گەورەی خۆت، بتوانین ئەو واجبانە على أكمل الوجه جێبەجێ بکەین یا ئەرحەم الراحمین. ئەو حەجکردنە بەردەوام بووە، لەوەتێ ئەو ڕۆژێ ڕەفعی قەواعیدی ئەو حەجە کراوە، ئەو بەیتە کراوە، یعنی قاعیدەکەی بەرز کراوەتەوە. قاعیدە هەبووە لە زمانی ئادەم عەلەیه الصەلاة وەسەلام، لە هەندێک دەڵێن مەلائیکەتەکان دروستیان کردووە. ئیدەن چێ قاعیدە و ئەساسەکەی بەرز کردەوە؟ بابە ئیبراهیم پێغەمبەر ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ، خوای گەورە فەرمی وەئەذین فی الناس بالحەجی یەئتوکە ڕیجالا، فەرمووی چۆن بە ئیبراهیمیشی فەرموو بانگی خەڵکی
یا ڕەبی من چۆن بانجی خەڵکی کەم خۆ دەنگم ناگەتە کەس خوای گەورە فەرمی ئیبراهیمە تو بانکە گەیاندن لە منە هەر کەسە چی گوت بیتر لەبەیکە جوابی دابیتەوە ئەو حەجەی بە قسمت دەبی یا ڕەبی خوایە چەند جارێ دیکە بە قسمتمان کە یا ڕەب العالەمین ئەوەی نایکردووە ئەو حەجەی جێبەجێ نەکرد خودایە بە قسمەتی بکەی پێشی مردن بە حەجی مەبڕوور بە ماڵی حەڵال بە ڕەفیقی چاک بە ئیخلاص و نیەتێکی پاک یا ڕەب العالەمین یەئتوکە ریجالا بە پێیان دێ لە هەموو شوێنان دێ لە هەموو جێگان ومن كل فج عمیق لە ئاخیرێ فەرمی لە هەموو بەرزاییەکان لێرەدا ئیعجازێکی علمی هەیە لە هەر نقطەچێت و ڕاوەستای هەتا کەسێک لێت دوورکەویتەوە نەویتر دەبی لە تو خوا فەرمی من كل فج عمیق هەر کەسێک لە هەر نقطەچێک لێ دوورکەوتەوە چکە دنیا خڕا هەر چەند لێک دوورکەوتنەوە ئەوی دیکە نەویتر دەبی ئەوە شتێکی ئیعجازی تێدایە خۆشەویستان ئەو حەجە قەتع نابی هەتا دنیامە پێغەمبەر دەفەرمی صلی الله عليه وسلم فإذا قبض الله أرواح المؤمنين ولم يبق إلا شرار الخلق حتى يك إيمان دار ما بڵێ أشهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله أو حد زهر دەکرێ بس ئەگەر ئەوە نەما کەس نەما بری الله کەس نەما ئەو کاتی دنیا خراپ دەبی لەبەرەوەی ناکرێ لەسەر عەردی کەسێک هەبی ئیمانی هەبی و حەجێ نەکا کەواتە هەتا ئیماندارێک مایە ئەو حەجەش دەمینی حتا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ ليحجن هذا البيت وليعتمرن بعد خروج يأجوج ومأجوج لپاش هاتنی یاجوج و ماجوجش کە لە علامەتە گەورە و هەرە گەورە و ئەخیرەکانە طبعا کە یاجوج و ماجوج دێن لە زمانی پێغەمبەر عیسای سەلامی خوای لەسەر بی پێغەمبەر عیسا بەخۆ بەو ئیماندارن کە ماون ئەسنە سەر چیای شێخێکی بڵند لە فەڵەستین لە ترسی یاجوج و ماجوج چونکە پێغەمبەر فەرمێ لا یەدانی لأحد لقتالهما کەس دوو دەستی نییە شەڕی یاجوج و ماجوج بکە یەک بەشەر شەڕیوانی پێ ناکرێت فتنە لە پاش فتنەی دەجالی گەورەتر نییە لە فتنەی یاجوج و ماجوج حەزرەتی عیساش سەلامی خوا لەسەروی تووشی هەردوو فتنان دەبی لەگەر ئەو ئومەتەی فتنەی دەجالی دەکوژێنیتەوە بە ئیذنی خوای گەورە ئەو زەر فتنەی یاجوج و ماجوج دێ بەڵام ئومەت گەورەیەکی هەن گەورەی هەیە کە پێغەمبەر عیسایە و هاتووە وەکو یەکێک لە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم لەبەرەوەی شوانێکی هەیە کەس سوی لە خۆنیە لە وەختەی چونکە شوانێکی لێگەردایە و لە دوو شوانێکی دەڕوە دەستنە سەرە و چیای ئەفەرمێ هەتاوەکو دوعای دەکەن پێغەمبەر عیسا و ئەو قەومێکە ئەو مسلمانانێک کە لەگەڵیدان دەڵێن یەڵا چێ دەتوانێت بچی لەسەر ئەو گردەی تەماشەکە بزانی یاجوج و ماجوج حاڵیان چێ و لەکوێن دەڵێ کەس ناوەری یەکێکی دەنێرن کاتێک دەسی تەماشای دەکە سبحان الله هەموو وەکو یەک مردنی یەک ئینسانی بە یەک مردن هەر هەموویان مردوون ئەو مەخلوقاتەی پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتێ کە خوای گەورە بە حەزرەتی ئادەم دەفەرمێ یا ئادەم ئیبعث بعث النار بانجی ئەهلی ئاگر کە ئەفەرمی یا ڕەبی ئەم سوانم ئاهلی ئاگر چێنە ئەفەرمێ لە هەر 1999 لەناو ئاگری یەک لۆ بەهەشتەیە ئەفەرمێ یا ڕەبی سەحابە فەرمێ یا ڕەسوول الله ئێدە چێ ماوە ئەدی ئەمە لەو هەزاری چۆن یەکێک دەردەچین فەرمی مژدەتان لێبی یاجوج و ماجوج ئەوەندە زۆرن یەک کەسینگۆ مقابل 1999 وانە یعنی بە یەک کەسینگۆ ڕادەبنە هەزار یعنی هێندە زۆرن هەر کەسێکی ئەو ئومەتەی 1999 کەسی مقابل لە ئەوەندە زۆرن کاتێک دێن بەسەر بوحەیرەی تەبەریەدا دێن ئەوەی یەکەمینیان دێ ئاوەکەی دەخواتەوە وەزبەی دووەم دێ تەڕایەکەی دەمژی وەزبەی سێم دەڵێ دەستێک لێ دەدن دەڵێن قەد هاهونا ما دەڵێ ئێرە ئاوی لێ بوو ئەوەندە زۆرن بەسەر بەحرێدا دێن بوحەیرەی تەواوەکەن یعنی وشتی دەکەن پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو یاجوج و ماجوج دەنێ هیچ نایەڵن لەسەر ئەو زەوی ئەو هەندە بەشەرانی لەگە حەزرەتی عیسا ماینە مسلمانە یەکێک دەڵێ الله ئەکبەر هەموویان مردوون نەخۆشێکیان توش دێ هەر هەموو ئەوەل و ئاخیریان دەمری ئەو جا حەزرەتی عیسا دوعا دەکە یا ڕەبی ڕەحمەکمان پێ بکەی و هەموو کەلەشانە چ لێ بکەین خوای گەورە نەوعە تەیرێکی دەنێری وەکو تەیری نەعامە ئەوانە گەورەی ئەو مەیتانە و جەنازانە دەبەفڕە دەدەناو بەحرێ حەفت شەو حەفت ڕۆژی باران دێ ئەو زەوی خاوین دەبێتەوە بەرەکەت دەکەوێتەوە سەر ئەو زەوی یەک هەنار بەشی حەفت کەس هەتا 9 کەسان دەکە لێی بخۆن لەبەرەوەی بەرەکەت دێتەوە ئەو ئومەتەی ئەو جا حەج و عومرە ڕاناوەستی ئەو کاتش حەج و عومرە هەردەمینی کە کەس نەمایە لەسەر ئەو زەوی ئەو هەندانە نەبی پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم حەزرەتی عیسا دەچێ حەج و عومرەی دەکە هەندێک عولەما فەرمون لەوانەی ئاسارین لەمابی لە دار و لە بەرد و لە هیچ شتێک ئەمما لە بۆ پیرۆزی ئەو شوێنەی هەردەچن یعنی ئەو شوێنە هەر دەمێنێ هەتا کەسێک ما بڵێ ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأن محمدا رسول الله بەڕێزانم فەزلەکانی ئەو حەجەی چەندن
گەورەترین عمل لەو مەوسمە و لەو کاتەی هیچ عملێک لەو عملەی گەورەتر نییە. پرسیاریان لە پێغەمبەری کرد صلی الله عليه وسلم ئەی العمل ئەفضل، کامە عمل گەورەترە لە هەموو عمل؟ قال ئیمان بالله، دەبی ئیمانت بە خوای گەورە هەبی. چ لە ئیمانداریە گەورەتر نییە؟ یا ربی خوا ئیمانداری حەقیقی بن یا رب العالمین. ئەوانەی الله سبحانه وتعالى پێیان فەرمی ئولئیک هم المؤمنون حقا، بەڕاستی ئەوە ئیماندارن. ها پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم قيل ثم ماذا؟ گوتیان لە دوو ئەوێ قال الجهاد في سبيل الله، غەزای پێ لە پێناو خوای گەورە، خوا ئەوەشمان بە قسمەت کە یا رب العالمین. قيل ثم ماذا؟ گوتیان چیتر یا رسول الله؟ ئەوەی سێهەمین. عادەتەن حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پرسیاری لێ دەکرا سێ پرسیار بوون یان دوو بوون. پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم قال حج مبرور، فەرمی ئەو حەجەی کە قبول ببی. بخاری مسلم و ترمذی و ئەحمەد و غەیری ویش ڕیوایەتیان کردووە ڕەحمەتی خوان. دووهەمین دایکە عایشە فەرمی یا رسول الله ئەفەلا نوجاهد، ئەمەش نینە غەزایەت و هەندە باسی غەزایە دەکەی ئەی پێغەمبەری خوا، ئەمەش با غەزایە بکەین ئافرەت. پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم ئەوانەی کە ناتوانن غەزایە بکەن لە ژن لە منداڵ لە پیرەژن لە پیرەمێت لە سەقەت لە نەخۆش، فەرمی جیهادینگ و حەجکردنە لە پێناو خوای گەورە، یعنی لە بۆ ئەوان حەج لە جیهادیش گەورەترا. سێهەمین پیغمبر صلی الله عليه وسلم فرمی الحج المبرور ليس له ثواب الا الجنه، او حجك قبول ببي هیچ جزایك لوی گەورەتر نییە کە یعنی خوای گەورە هیچیت کە بەلایەقی ئەو بەشەرەی نابینی کە دەچیتە حەجێکی تەواو دەکا، ها لۆ خوای گەورە ئێکلا دەبیتەوە، سڵحی لەگە خوای گەورە دەکات، دێتەوە دەبیتە پیاوەکی چاک، هیچ شتێکی دیکە لایەقتر نییە لە بەهەشتێ لە بۆ کەسە، یعنی ئللا خوا بیبەتە بەهەشتێ ئەگەنا هیچیت کە لایەقی و ئینسانە نییە. یا ربی خدای بەهەشتمان بەبێ عەذابی بە قسمەتکە یا رب العالمین. وفرمي عمره لبو عمره حج لبو حج كفارته وجناها كان راد مالو الرجل كانوا بإذن خواي جورا. شوارمين بيغمر فرمي صلى الله عليه وسلم وكساني حج زيدا كان و لكاتي إحرامها لخيزانة كان يندور ذكونها وهروها شتي فاسق بوني تدابي نايكن أو رجل دقرنه وكو أو رجل لدنك لدايك خب ولد بوينا أها بابوكتا زقسكو كدينا سر دستي خود دادني خود سي جناهي نينا أو بابوكيا تەماشە دەکەینە گوناهی هەیە نەتاوانی هەیە ساف بێدانگ غەریب فەرمی بە شەری حاجی وەختی دێتەوە لە حەجەوەی ئەو بە بۆکەی لێ دێتێ سوبحان الله وەکی ئەو سەبیەی لێ دێت. پێنجەمین ئەوانە گوتمان میوانی خوای گەورەنا لەو دنیای کەس لە خوای گەورە جەلە جەلالوه ئەو خوای کە ڕێزی خەڵق کردووە کەس لە خوای بەڕێزتر نییە جەلە جەلالوه ئەزەت وەرە میوانی ئەو خدا بەڕێزەی بی جەلە جەلالوه بەخوا خۆشە وەختی لە پاسی دێ خوارێ تەماشەی ئەرضی مەدینەی دەکەی تەماشەی تو میوانی پێغەمبەری صلی الله علیه وسلم پێشەوەش میوانی خوای گەورەی وا خۆت حاضر کردیە و لە مەدینەش دەڕۆن وردە وردە دەرێن لەبەیک اللهم لەبەیک لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك بكلمة توحيد ودين أخواري لباسة بكلمة توحيد وبدو خاولي عند الرمبيا وكان آفرتش سريعا لبرخوناوة أو دنيا ولا ناوة قطع بون لهرتي خزمو كسو أهلو مالو تجارته همشتك هاتون بس لو ذكري خواي قورب كان يكم كلمة ذكري لبيك اللهم لبيك خواي بسرتاو أو هاتن لبو مالكت خواي وهاتن لبو يكتا برستين خدايا وهاتن ببين بعبدي تو يا رب العالمين لما قبولك يا أرحم الراحمين هيت منظرك لو جوان ترنيا أكبر تجمعي بشري لسر عردي بو نظام جواني نظامي حجي سبحان الله هيت جارك لا هيت زيقايك لا هيت مكانك لا هيت دولتك أو مخلوقات 7 مليون كسر خرنابي لبو يكشتي إلا لبو حد زي النبي كسني تحدى إسلامي بكل برأوا أو إسلام تنها لسر كردية شيخ كما أو سر كردية به لميداني عرفي لسر شاي عرفي لمزقوتي نمرا بلي أشهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله كزبر أمبر أو مسلمان أنا رانا وسته بلام أو سر كردية هشتاما يا ربي خوابيني لبو أمتي بخاتي عظمة وقوري خود سنك أوا عرضێکی عەضەلات و خۆپیشاندانێکی ئیسلامەتی و ئیمان و مسلمانانە کە خوای گەورە دایناوە. پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم ئەو کەسەی دەستە غەزایە ئەو کەسەی دەستە حەج عومڕەی ئەوانە وەفدی خوایە دەعاهم فەئەجابوه وسەئەلوه فەئەعطاهم نییە کەسێک بە ئیمانەوە بە ڕزقی حەڵاڵەوە بچیتە ئەو شوێنێ دوعاکی بکە قبول نەبی ساڵ ناسوورێتەوە 179 دوعاکان قبول بوون مەگەر دوعایەک خدا هەڵی بگری لە قیامەتێ بۆت قبول بکە مەگەر دوعاکە تعدای تێدا نەبێ. خۆشەویستان پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم عەجەلەی بکەن لۆ حەجێ
یەک نەڵێ وەڵڵا مامۆستا ئێستا مەجاالم نیە، یەک نەڵێ وەڵڵا پارەی حەڵالم نیە، یەک نێ یان ێگە هەیبوو، یەک نەڵێ وەڵڵا مامۆستا جارێ بەخوای جارێ ڕاوەست ئەخەلۆ ڕاوەستم کاک بۆ دەڵێ ڕاوەست بۆ ناود نانووسی چه حجەتت هەیە ناوی نانووسی لەبەرچی پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم من ئەراد الحەج ئەوەی کەوا ئیرادەی هەیە نیەتی هەیە ئەوەی کەوا ئیمانی هەیە ئەوەی کەوا مسلمانە فليتعجل مادام بالغ بۆ عەجەلی فإنه چونکە قد يمرض المريض گەلێک جارە ئینسان نەخۆشە بی دوایە ناتوانی بچێ حەجێ وتضل الضالة شتێکت لێ بزرە بیان بەخۆ بزرە بیان ماڵت لەبەردەستی نامێنی کوڕە فرسەتە وتعرض الحاج قالك ذا حاجتك ديت بيش ناتواني حجب كي والله كرة كم قوربو والله نازانم سمعت بيش كاك حجب كان هتا مزالة كاك حجب كان هتا خواد استداون يقدر ما مستولى حزم بيراناجيلي لو برا لوس بيراناجيلي رفع الاثقال 500 كيلو لسر شان بي ولا بيمراناجيلي تي حد ده تي وين دري دعاء صعد بيو خاوين ده بيو دي ومال جناحان مك اجا جناحك شتكر دعاء بروح عمره بكا دعاء بروح صدقه بكا استغفر الله بكا كاك خو بشر ملائكه نيه جناحانك عتقول والله بيمراناجي لو بيدراناجي اخر جناح دك شي هي جناحانك جناح هردبي اگر عنگو هیچ گناه نکه خدا قوم چی دینی که گناه بکن و دعای توبه بکن اگر گناهش کشلی واقع بو مانع نیت لو یک حد زنکی برام او هنزت نیا برو حد زکی بعد على دسته ایوه برا گوری مسئول پیدا کری لدستی دی وحی پاره لماله ایوه قصید روا کرا او فرصت او رب خواست سبا و دزبی لیک لحظه لید بقومش تکد لدست نامین زاروش تكد دتا بيشي حد تشتلت بزرده بي تسمى بينا خوشي اولا بيكوتي دي اولا تساوكوتي اولا جويكتي اولا لدسمكتي كاتش خول او كل كانت راوستان حتى فرصة للجنو لبياو حفرت يكتنا كزير رهي لماري ولا ناس حزيد خشي من وزيرد لو تسيا داخ ولا حفت صار عندك تبوك شي دوسي خشلو كان بخواكي ايش اوروكا مزور واصلي وشي يقدر هاتيا او تسيت تزواني لو زيريدا او زوان خود بيت زوان كي جناح بها الورين او سفري عمره خواب قسمتها مولايتك يا ربي او حديث الصحيح الجامع دهات وكوات خوش ويستان او كنشتواني بعنيتي لي لسر بيبري خويا قربم دي كم او حد زي ودعاي بك وباش نجس بين الخدا بنيشن كانوا يشبو حتى الروج هردي دعاء دور كعاد سنه تاب كانوا وشي الروج رمحاشي بلند بده قل دعاء روج هلاته اهالي رنسرا ساعات بين شش حف دقيقة بان دبي بين سارجي 20 دقيقة نيوجا شي بكا بحد عمره شي طاوه لود ما دام ناتواني خوي جورا لود حساب دكا كوات خوشويستان جورا داناني او حجا ان اول بيت وضع للناس الذي ببكة مباركا وهدى للعالمين فيه ايات بينات براستي اياتي جوريتي دان مقام حضرة ابراهيم تدا او بسيلوي امين دبي او دتواني بابيكا او دتواني با شعائر خوي جورا برسكاتوا ها هيك قال والله ناس ما حاجه سكنات وانا منديلي حاجه لسرنيم كره برام خونو عصبنا سنه الخاطري اخوان خوناك لبرين يجيك علامه تجبيره اوكي علامه زكاه تجبيره اوكي علامه حجج لسري خداني علامه الروج البيرو او علامه ثاني لوتش بلا ما كسك شي لسري خونا قيدنا ووقارك ورزق واحترامك حرامنيه وجناحنيه اما لو انك يهنزد كوات خوشويستان وبرزانم او ميلاتي پیغمبر ابراهيم وبيغمبر محمد صلى الله عليه وسلم وواجباتنا لبيغمبر وورجيراون واعلان التوحيد قتمان وهروها حجش الا لو كاتي نبي ناكره عبادتك قولي وقلبي وبدني وماليه وهروها لعمري خوش يقدر حج واجبه پیغمبر لیا فرسی صلی الله علیه وسلم فرمیا في كل عام يا رسول الله پیغمبر فرمی صلی الله علیه وسلم عمري خوت يقدر بيكي او يديكش زياده قربيكي سنته ولو زمانش براستي خوشويستان هند فقير وفقار هي حج دوم وعمره دوم وسيم وتسارم براستي وكو عبد الله يكرم مبارك بخوا فقير زور بسر بالهيبي دي او نوع فقير انا خير ترى لحج سنه وخير ترى لعمره سنه اما اجهش بيدي اوانو عمره سنه وحج سنه تشبكي او الرحم اخواي جوريو عدالتي اخواي جوري لو دبيني لاخذ بيد ومدسي نصيحه لا كاك حاجي وخشك حاجي كان دكم باذن اخواي جوري كتاي باخذ بدين يا ربي اخوايا بخاطري عظمته جوري خذ او ليره دانشتو او جويليا يا ربي خدا حجي مبرور ما بقسمت بكي لقناها كان ما نخوش ببي خواي جيان سعي كمان مشكور به خواي جان هم عبادته كان من لقبول بكي او كاتي دمرين بعبادته وبقرين ولا اخواي جورا بلا اله الا الله ووفات بكي يا ربي خوا لمرجع كان من خوش ببي يا ربي خدا جان شفاي نخوش كان من دي يا ارحم الراحمين او داواي كردوا كنا خوش ان اخواي جان شفاي نخوش كان من دي او جيلي وليره دانشتو نخوشي هيان بو خوي نخوشا
يا شافي شفاي همولايك دي يا أرحم الراحمين أواني بأميد بون لتابونا وخوايا هرأتو أميد يا أرحم الراحمين خوايا الرحم بها مولايك مامكي بمسلمانان مظلوم ومستضعف بكي خوايا الرحم بها مو مسلمانان بكي جنز كان من لفتني أو زمان ببارزي والامتحان كان ناجحيان بكي وصلى الله على حبيبنا محمد. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم استغفروه إنه هو الغفور الرحيم.